الملك القدوس السلام المؤمن المهيمن العزيز الجبار العزيز الجبار المتكبر سبحان الله عما يشركون والله الخالق البارئ المصور له الأسماء الحسنى يسبح له ما في السماوات والأرض وهو العزيز الحكيم صدق الله العظيم. بسم الله الرحمن الرحيم والصلاة على سيدنا محمد صلى الله عليه وسلم. بنده فرزاد زن سليمي دانشتوي شاري سنة شغل معلمة حدود 12 سال يا 13 سال بصورة أو كحرفي خريج كاري قراتم لشاري سنة هاتوم الدنيا لخانوادك مذهبي لسال تقريبا أو دوران ابتدائي ولا مدارسها كعلاقم بقرآن بو باوكم فرز زحمتي بمكشا وهروها دايكيشم يعني أويك هيش وقت برگيري كار ميان ناكر بو كلاس القرآن أميان نار لا شاید بجم کلاس دو ولا کارم يعني شروع بكار قرأتم كر بلاي آغاي كو بناو إسا آغاي يعني وقت بي ميزة استيق كدكلاس كان يابوين وحتى دوران ابتدائي بصورة تجويد وأوان فيرمانيا كالكلمود ويترتها حتى دوران دبيرستان ولا بلاي يكي لأساتي با تجربه سنه که کاک امین اسدی بو بلای اویشو چند ساله که زحمتم پیدا و ایستی شر بلای هم بیشتر قرائت کان استاد عبدالباسر و استاد منشایی بو که رضا و رحمت خواهیان لیبی لمجالس ختم وقت بو گویچ کمان دا یا لمدارس وقت بو کسیک نو که یا قرائت که هرچه یا خست سر يمش كويش كمان داو حزمان بيكر وبيشتر بو صورة علاقم بيكر شروع كار قراءتك چون بيجم بصورتك ريكو بيكتر بيت لحدود شاید 10 سال نمو برو لمجمع قرآن كلاس كده كبو هر كامك لأستاذ الزحمت يعني كيشا لمجمع قرآن شهر سنة مخصوصا من أول أستاذ وآخر أستاذ يشمر كاك أمين أسدي بو بعض جاري كيش جاري بلاي كاك عباس حسينيو برحال استفادة مكل كلاسة كان يعني ولي لو دورانو يتر بصورة حرفي يتر شروع من بكار قراءات كر والحمد لله باش بو چون فزاكي مناسب بو كاريانا كر واقعا دورانك فرخوش بو او سورة قلق بيشتر علاقم بيبو سورة قلق وك سورة مريم سورة مباركة مريم سورة مباركة إسراء سورة مباركة أنفال سورة مباركة نمل أم سورة قلق من علاقم بيشتر بو بي وحزم كر بيشتر لو سورة قلق قراءت كم
وەروە سوورەی مبارەکەی فەتحیش کە چۆن ئاياتێک لە ڕابردە پەیغەمبەر صلی الله عليه وسلم هەست بیشتر علاقەم بوو کە لەو سوورەگە لە ئیستفادەکەم لە گشتی جیاوازتر حەزەکەم بە سوورەی مبارەکەی فەتح ئەو آخر سوورەی مبارەکەی فەتح کە بەحسێ پەیغەمبەر صلی الله عليه وسلم کە وەختێک کە واردێ مەکاوێ بوو ئەوەی کە بۆ تەوافی کەعبە وەخوا ئەو دەسووراتەکە فەرمێ بە پەیغەمبەر صلی الله عليه وسلم و دوایی ئایە ئاخرەکەی کە بەحسێ خۆی پەیغەمبەرە کات و ئەسحابی بەلامە و فرەجان بە و هەمیشەیش دەرسکەرێ خاصی هاتیە حەزەکەم ئەوانە لە بەرچاوم بی. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم لقد صدق الله رسوله الرؤيا بالحق لتدخلن المسجد الحرام إن شاء الله آمنين محلقين رؤوسكم ومقصرين لا تخافون فعلم ما لم تعلموا فجعل من فتحا قريبا والذي أرسل رسوله بالهدى ودين الحق ليظهره هو الذي أرسل رسوله بالهدى ودين الحق ليظهره على الدين كله هو الذي أرسل رسوله بالهدى ودين الحق ليظهره على الدين كله وكفى بالله شهيدا. جایگاه قرائت لە ئێرانە تەوەجوی باشی پێکردیە و مەحافڵ و مەجاڵسێک کە ئەیگیرێت بۆ حتا ئۆستان کورسان کە لە ئێران هەست باز هەم مەجاڵس هەمیشە گیریە لە مانگ ڕەمەزانە لە وەختەلترە ئەکسەرەن وابزانم ئیدارەی ئەوقاف و ئوموری خەیریە ئەوان مەسئولی بەرگوزاری ئەم جەلەساتنە ئەم مەجاڵسە ئەگیرێت و فەرهەنگێک باشە وەلی باس هەم کەمتر تەوەجوە کردیە پێ ئەگەر بیشتر بووات ئەم مەجاڵسە باشتر بوو چۆن جایگاه قورئان یەکێکی ئەوەسەکە مەحافڵێک ئەگیریە بۆ هەر کامێک لەم مەراسماتە باشتر ئەوەسە
وەختێک بیشتر اختصاص بدرێ بە قەراعەت چۆن ئەکسەرەن مەراسمێک کە ئەگیرێت وەختەلی فرەکۆتا مەخصوسەن قاری کە تێ قەراعەتەکەات پێژن ئەشێت لە 5 دقیقە مەسەڵەن یا کەمتر لە 7 دقیقە قەراعەتێک سوورەت بگیرێ لە حاڵێکە باشترەوسە کە وەخت پێشتری بۆ دابنرێکە و قاریە خاستر بتوانێت تلاوەتەکە ئەنجام بە ئسترسی کەمترێکە و مەرمیش باشتر استفادەکەن چۆن مەخصوسەن مەراسماتێک کە مەزهەبیە ئەگیرێت ئەسڵ بەر قورئانەوە مەرن بتوان باشتر استفادە لێکەن ئەمە یەکێ لەو مۆزوعاتەسە یا بەحسە مسابقاتە کە تا ئەنریە جۆرێک بوات کە باشتر بەرگوزار بوات مەخصوسەن ئەوە کە ئینتخابێ ئەو قسمەتگەلەکە لە قورئان قەرارە تەرەف قەراعەتی کات جۆرێک بێ کە حاڵەت ئەسترسی نەوێت بۆ قاریەکان و بیشتر بتوانن قاریەکان هەم ئۆستانەکان لە خۆی کشوەر ئێرانە و هەم تەک کشوەرە هەم جەوارە بیشتر بتوانن تەکیەکە ئەو ڕەفت و ئامەدە و ئەو بیشتر یەکترین ناسینە بوێت و بتوان لە نەزەرات و پیشنەهادات و لە کاری قەراعەت تەرەف کە تەخەسوسی هەست لەو تەخەسوسە لە بیشتر استفادەکەن لە یەکترین کە ئەمە کەمێ کەم ڕەنگترێکە کلاسانی قورئان کە لە کورسانە بەرگوزارەوێت لە ئۆستانە ئەوەسە کە مؤسسات قورئانی هەست لە ئەم مؤسساتە من یەکێک لەو مؤسساتە کە بیشتر شرکەتم بوو و کلاس قورئانم بوو مؤسسەی ذکر الحەکیمە کە کاک عەباس حوسێنی یەکێ لە مدیران ئەو حەنەسە لێنا بیشتر کلاس قورئانەکانم بەرگوزارەوە بە مودەت چەند ساڵێک و دەورەی ڕووخانی ڕەوانخانی و تەجوید بۆ سەرحەل مختلفدا ئەنریا و لێنا تەدریسم ئەکرد و هەمچنین لە ئامۆژ پەروەرشە کە خۆم فەردێک فەرهەنگیم لێنیشە کلاسە قورئانمان بوو هەر مەدارسی قورئان ئەجرا بوو مدەتێوە لێ لەمە دووە کە لایان برد ئەگەر بووات کە باشتر بوو ئەکسەرەن کلاسەکانمان لەو حەوزا بوو لە مزگتەکانیشە هەر شکر بۆخوا فعالیەتم بوو لە فرێک لە مزگتەکان سەد شارە هەر کلاس قورئانم بوو ئیسی شەهر هەسم دوو سێدانە لە کلاسەکان لە زەمینەی ڕووخانی و ڕەوانخانی و حتا سەوت و لەحن تەکیان هەکارم کرد و الحەمدولیللاهش باش بوون چەندان لە شاگردەکانم حتا مسابقات شارستان ئۆستان شرکت دەکەن و مەقامیش حتا تێرن بۆ ئەوە قەراعەتم بیشتر انتخاب کرد و لەسەری بیشتر کارەکەم ئەوەسە کە قەراعەت بە سوورەتی تەحقیق جیاوازی بیشتر تەکسایر قەراعەت ترا وەک تەرتیل و بە سوورەت تەدویر و تەحدیرەوانە چۆن تەئسیری هەم لە خۆما بیشترە وا ئەزانم بۆ پرسیاریش ئەوە کە لە دیگەرانەکەم ئەوەسە ئەوانش عەلاقەیان بیشتر بەوەسەوە قەراعەت بە سوورەتی تەحقیق بیشتر تەئسیردا ئەنێلیانە بەرحاڵ ئەو سەوت و لەحنە کە بەکارەوریە بۆ خوێندنەوەی قورئان بە ڕێکۆپێکتر ئینسان تەئسیری بیشترە قەتعەن تەک کەلامی عادیە خاستر جیا ئەوێتەوە و ئەو تومەئەنینە و بەرحاڵ ئەو سورعەتە کە کەمترێکە لە قەراعەت تەحقیقە بەعەسەوێت تەرەف باشتر ئەو حسە قورئانیە پێدەستبات و باشتر بتوانێت استفادەکات و خاستر بگەیت بە معنیەکانیە بۆ فکری لێ بکاتەوە تەوسیەم ئەوەسە کە کەسکەنێک کە کار قەراعەتەکەن واقعاً بۆ خوا ئەنجامی بن لەبەر ڕەزای خوا بێت هەرچەند ئینسان شاید تووشیار بازە فکرە لێک خراو بێت بەرحاڵ لە وەخت خوێندنی قورئانە یا ئەو ئیخلاسە نەوێت لە ناویاوە لێ سعیکەین ئینشاءالله قەراعەتی کە ئەیکەین چە بە سوورەت تەرتیلە هەرچێک یا تەحقیقە بە سوورەت تەدویر و تەحدیر سعیکەین لەبەر ڕەزای خوا بێت و ئەو تومەئەنینە و ئەو سلابەت و پاکی و ئیخلاسە لەناو خوێندنەکە دەرکەفێتەوە ئەوە نەوێت کە زاهرنمایی بێ وەسەیکەین لە قاریگەلێکیش استفادەکەین کە واقعاً لە ئەو عەرسە خاستر کاریان کرد و
بە ئیخلاسی بیشترەوە ئەیان خوێن نە ئەوەکە لە حینە قەرعاتە بەعزە فکرگەلێکمان بێت یا حرەکاتێک کە شایستگی نەوێتە ڕۆح قورعانە سایکەین واقعان تەئسیر دابنێ هەم لە خۆمانە ئەوەڵەن ئەم لە دیگەرانە یانێ فقط بەخاتر ئەوە نەوێت کە خوێندنەکەمان جۆرێک بێ بۆ بەهبە و چاچەوتن ئەمە یەکی لە ئشکالاتێکە کە ئینسان شاید دەرگیری بێ لە بەحسی قەرعاتە بەحسی مسابقات کە من هەر خۆم عەلاقەم بوو واقعان ئیسە مدەتێکە شاید کەمتریش بچم چەند ساڵێک هات شرکەتم نەکردیە وەلێ مسابقاتێک کە لە ئوستانە لە شارستانە بەرگوزارەوە هەم چەند مسابقاتی ئەزان یا مسابقاتی قەرعاتی تەحقیق ئەکسەر وەختەکان شرکەتم کرد و ڕۆتبال ئەوەڵ دووەم سێوم لە گشتیا بووم سایمە کرد کە ئەو ڕۆتبەگەلە کەس بکەم مشکر بۆ خوا توانیم لە دەورانێکیشە کە خدمەت سەروازی بوو لەو حینە مسابقات قورعانی شرکەتم ئەکرد یەکێک لە مسابقاتی کشوەریە ناجا بوو کە بەرحاڵ بەرگوزار بوو من لە ڕشتەی ئەزانە ڕۆتبەی ئەوەڵم هاورد و کشوەریەکەیشی باز هەم هەر کشوەریکتر بوو کە کل نیروهای مسلح بوو لێنی شار بازم مەقام ئەوەڵم کەسب کرد لە ڕشتەی ئەزانە ڕشتەی قەرعات تاقیقیش کە بەرلەوە شرکەتم کردو یعنی بۆ دوو ڕشتەکە ئەو توانی خۆدی مسابقات کشوەری ناجا لەوە کە چوارم هاوردیتر موافق نەوم کە بۆ قەرعاتی تاقیق بۆ کشوەریەکە ئێدامێ بم مسابقات ئەزانی تر شارستان وستانەمانە هەر بۆ مەقام کەسب کردێش کرد قەرعات باشترین وەختی وەخت نزیکە و نیمە ڕووە کە من خۆم عەلاقەمەست بۆ وەختە بۆ قەرعاتکردن سبگەلیشە کە فوق العادە تأکید کردیا لەسەری و حتا ئاەی قورعانەکە ئەفەرمێ لە قەرعات السبح یەکێ لە قەرعاتێکە کە تەوسیە کردیا لە قورعانە و هەر وەختێکە گیر بێرم سا یەکەم قەرعاتکەم و یەک ڕۆژ یا دوو ڕۆژ نەهایەتی شاید بینی کەفتوێت و ئەسڵەن ئەوە نییە کە بتوانم دوورەوە کەفم لێ حتا بێژم سێ ڕۆژ چوار ڕۆژ ئیمکانی نەبووە کە قەرعات نەکەم ئەسڵەن نا چۆن خۆیشم کە مورەبی قورعان بووم ئیسیشە کە هەر کار قورعانەکەم کلاسەکانم ناکردیە کە دوورەوە کەفم لێ حتا لەناو ماشینیشا کە وەخت بۆ مەسیرە لێ توولانی تەک هەر کامێک لە قاریەکان ئەم شار خۆمان نابووێتم بەیەکەوە قەرعاتمان کردگە یەکێ لەو دەرخاستەلە کە خۆم بانوان بووچکێک لە ئەوانە ئەو ئەساتیدا ئازیزگەلە کە لە شارە کارەکەن لەم شار سنا دەرخاستێک کە خۆم هەسم و ئەوانیش هەسیان ئەوەسە کە واقعان بەهای فرەتر بدرێ بە بەحسێ قەرعاتە قورعان و تەسهیلات و ئیمکاناتی کە لازمە فەراهەم بکری بۆ قاریەل چۆن تەنیا منبعی کە هەست بۆ کاری قەرعات لە شار سنا مەجمع قورعانی سنەس کە فقط فعالیەتە لێ مەرنومیە کۆمەکە مەرنومیە کە سەرپاس و فرەی مەوارد ئێمە مەراسماتێک کە ئەیگیری حتا بە حەداقل کەمترین بودجە و ئەم مەراسماتە بەرگوزارە کریە تەسهیلاتی وەکەوە کە قاریەل حتا بەحسێ بیمەیان ئەکریا ئەمە خۆدێ قانونە لە قانون اتحادیە مؤسسات قورعانی کشوەرە هەست کە بەحسی بیمە ئەشیا بوات کە متاسفانە نییە و فرەی لە مؤسسات ئەوانە کە خەریک کار قورعانن ئەکسەرن لە خۆیان هەزینە ئەکەن و بیشتر بەخاتر کارگەلێک کە دڵ خۆیانە بۆ ڕزای خواست بیشتر دای ئەنن نەوە کە حتا سوودێ مادی بوێ بۆیان ئەسڵەن وانە و تەسهیلاتی تر کە بۆ سایر ئوستانەکانیش هەست ئینشاءڵڵا مەسئولین بتوانن کە ئەو تەسهیلاتە فەراهەم کەن بۆ قاریە لەوەکەوە کە ناردن بۆ سەفەر مبارەکە حەجە دوایەوە سەفەرگەلێکە بۆ ئۆستان کشوەرە لێ عەرەبی وەکو مسر قاریە لێ
خاصی هەستێنەوە بتوان ئەم قاریگەلە باشتر تێکێکا تەبادڵە نەزەرکەن و ئستفادەکەن لەو تەجروبیات یەکترینە. ئەم تەسیلاتە ئینشاءالله سعی بکرێ کە بوو مناطقی ئوستانی کوردستان ئەم تەسیلاتیشە ئینشاءالله کە بەرقەرار بێ چۆن سایر ئوستانەکان حتا بە سوورەتەوە کە تەفریحی حتا یانێرن بە بۆ کشوەرەلتر غیر لە کشوەرە لێکە کار قەرعات بە سوورەت حرفەیەکەن و سایکەن بۆ سایر ئوستانەکانیش فراهەم بوێ نە فقط ئوستانە لێ بخصوص. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. والتين والزيتون وطور سينين وهذا البلد الأمين لقد خلقنا الإنسان في أحسن تقويم ثم رددناه أسفل سافلين إلا الذين آمنوا وعملوا الصالحات فلهم أجر غير ممنون فما يكذبك بعد بالدين أليس